Ils le savent. Qu'est-ce qu'il y a, Titi? ئیمانوێڵ ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا و بەربژێری سەرۆکایەتیە لە کۆمەڵگەی سەینت دێنیسی باکووری پاریس. لە دوای دیبەیتێکی توند لەگەڵ ڕکابەرەکەی لەم یاریگایە شاری پاریس یاری بۆکسێن لەگەڵ ڕاهێنەرێکی یاریەکە دەکات. لە دوای شەڕە بۆکسێنەکەی چووە نێو خەڵکەکە و بە توندی هێرشی کردە سەر ڕکابەرەکەی و با هۆکاری لێکترازاندنی کۆمەڵگەی فەڕەنسی تۆمەتباری کرد. Enfin, Madame Le Pen a dit très clairement qu'elle voulait interdire dans les... لە کۆتاییدا خاتو لوپێن زۆر بەڕاشکاوی گوتی کە دەیەوێت سەرپۆش لە شوێنە گشتەکان قەدەخە بکات. هیچ وڵاتێکی جیهان ئەمەی نەکردووە. ئەمە پرۆژەیەکی ئاشتبوونەوە نییە. ئەو بەهەڵە لە تیرۆر کۆچ و ئیسلام گەیشتووە. ماری لۆپێنی بەربژێری پارتی گردبوونەوەی نیشتیمانیش لە شاری سۆمەی باکووری فەڕەنسا چووە نێو لایەنگرانی و دەڵێت توانیوێتی لە دوایین دیبەیتی لەگەڵ ماکرۆندا ڕووی ڕاستەقینەی ڕکابەرەکەی دەربخات ئەو تۆمەتانەشی دەدرێنە پاڵی ڕەت دەکاتەوە. Le choix qui a été fait par les équipes d'Emmanuel Macron et par Emmanuel Macron lui-même. ئەو بژاردەی ئیمانوێل ماکرۆن و تیمەکەی لەگەڕی دووەمدا پەنای بۆ دەبەن زۆر توندڕەوانەیە پڕە لە درۆ و هەواڵی ساختە. کاتێک لە زاری خەڵکیەوە گوێویستی پرۆژەکەی خۆم دەبم نایناسمەوە هەست ناکەمەوە پرۆژەی من بێت. ئەگەر بێت و هەڵبژاردنەکانی 24 نیسان بباتەوە لۆپێن دەبێتە یەکەمین سەرکردەی ئەو پەڕی ڕاستڕە و سەرۆکایەتی فەڕەنسا بکات. هەرچی ماکرۆنی نێوانڕەوە لە ئەگەری بردنەوەی دەبێتە یەکەمین سەرۆکی فەڕەنسا لە دوای جاک شیراک کە دوو خولی سەرۆکایەتی لەسەر یەک بردبێتەوە. ڕاپرسیەکانیش لە بەرژەوەندی ماکرۆندان بە شێوەیەک با گوێرەی دوایین ڕاپرسی 155.5 دەنگەکان بەدەست دەهێنێت.